تێکهەڵچوون لەسەر شەقام وێنایەک لە توندوتیژی جێکەوتوو لە کۆمەڵگای ئێران. ئیدارەی پزیشکی یاسایی وەستانی تاران ڕۆژی سێشەممە 30 مانگی خاکە لێوە ڕایگەیاند کە لە ساڵی 1400 سەرجەم 96,503 کەس بەهۆی تێکهەڵچوون لەسەر شەقام زیانیان بەرکەوتووە و بەو بۆنەوە سەردانی ناوەندەکانی پزیشکی یاسایی ئەم ئوستانەیان کردووە. لەم ژمارەیە 61,660 کەسیان پیا و 35,437 کەسیان ژن بوون. لەم راپۆرتەدا هاتووە کە ئاماری سەردان بۆ ناوەندەکانی پزیشکی یاسایی ئوستانی تاران بەهۆی زیانەکانی ئەم جۆرە تێکهەڵچوونانە لە ساڵی 1400 بە بەراورد بە ساڵی پێشتر ساڵی 1399 5.1 لە سەد زیادی کردووە. لە بابەت ئوستانەکانی تر لە راپۆرتێکدا کە لەلایەن هەواڵنەری ئانا بڵاوکراوەتەوە هاتووە کە لە 6 مانگی ئەوەڵی ساڵی 1400 سەرجەم 335,000 کەس لە سەراسەری ئێران بەهۆی دەمەقاڵە و تێکهەڵچوون لەگەڵ یەکتر سەردانی ناوەندەکانی پزیشکی یاساییان کردووە. ئانا هەروەها دەنووسێت کە زۆرترین ژمارەی سەردانەکان بۆ ناوەندەکانی پزیشکی یاسایی بەهۆی پەلاماردان بە پێی ژمارەی دانیشتوان لە ئوستانەکانی ئەردەبیل، ئازەربایجانی شەرقی، هەمەدان، زەنجان و کەمترین ڕادەژ لە ئوستانەکانی هورمزگان و بوشێر تۆمارکراوە. هەواڵنەری تەسنیمیش لە ئابان مانگی ساڵی 1400 لە راپۆرتێکدا بە پشتبەستن بە ئامارەکانی ڕەسمی پزیشکی یاسایی نووسی کە نزیکەی 40% لە پشکنینەکان لە ناوەندەکانی پزیشکی یاسایی سەراسەری وڵات لە نیوەی ئەوەڵی ساڵی ڕابردوو بەهۆی زیانەکانی تێکهەڵچوون و پەلاماردان بووە. ژمارەیەک لە کارناسان لایەن وایە هۆکاری هاتنە خوارەوەی ڕادەی دان بە خۆداگرتنی هاوڵاتیان بێهیوابوون لەوەیە کە لە ڕێگەی دەستگای قەزاییەوە مافیان دەستەبەر بێت. زۆربەی خەڵک لەو بڕوایەدان کە زۆری پێدەچێت تا پەروەندەیەک لە دادگاکانی ئێران یەکلایی دەبێتەوە و بۆیە بۆ ئاکامە دەگەن کە باشتر وایە کە بە پشتبەستن بە هێز و بازووی خۆیان مافی خۆیان وەربگرن. لەم راپۆرتەدا هاتووە کە گرانی، بێکاری، بێعەداڵەتی و جیاوازی چینایەتی چوونە سەرەوەی ڕادەی گیرۆدەبوونی هاوڵاتیان بە خەمۆکی سەرەکی ترین هۆکارن کە لەم ساڵانەی دواییدا بوونەتە هۆی هاتنە خوارەوەی ڕادەی دان بە خۆداگرتن و چوونە سەرەوەی ڕادەی تێکهەڵچوون ئەم و ئەو لەگەڵ یەکتر. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا ڕادەی تووڕەیی و توندوتیژی لە سەرەوەی هەموو وڵاتانی جیهانە. دەسەڵاتێک کە شەو و ڕۆژی تازیەباریە لە تەلەڤیزیۆنی دەوڵەتی، لە بڵینگۆی مزگەوتەکان و تەنانەت لە کلاسەکانی دەرسی مەدرسەکان باسی خوێن و شەهادەتە، قەمەلێدانە، قەساس و بڕینەوەی ئەندامانی لەشە وەک سزادان لەوەها وڵاتێکدا سروشتیە کە توندوتیژی ڕووبکاتە ناو ماڵەکان، شەقامەکان و شوێنی کاریش. دەمەقاڵە و تێکەڵچوونی سەر شەقام بەشێکی تەواوکەری توندوتیژی دەسەڵاتی ئیسلامیە لە دژی ژنان، دژی کەمینەکانی نەتەوەیی و مەسەبی، دژی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش کە ئێمە ڕۆژانە بەردەوام لە گۆشە و کەناری ئەم وڵاتەدا دەبینین. دەسەڵاتی ئیسلامی بە نواندنی بێبەزاییانەترین توندوتیژی شۆڕشی ئێرانی سەرکوت کرد و خۆی سەقامگیر کرد. لە ماوەی 43 ساڵی ڕابردووشدا بە پشتبەستن بە توندوتیژی ڕێکخراو لە زیندانەکان لەسەر شەقامەکان و لە شوێنی کار درێژەی با دەسەڵاتی خۆی داوە. توندوتیژی و خوێن و شەهادەت لە پایەکانی ئیدیۆلۆژی ئەم ڕژیمن. قەمەلێدان و خۆ ئازاردان، شەلاق لێدان و ئیعدام لە شوێنە گشتیەکان دیمەنگەلێکن کە بەردەوام لە بەرچاوی خەڵکو و لەوانە منداڵان دووپات دەبنەوە. ئەم ڕەوشانە لە ڕاگەیەنەرەکانی حکوومەتی و لە نوێژی جومعەکان بەردەوام تەبلیغی بۆ دەکرێت. مقەدەس نیشاندان و پەرەپێدانی توندوتیژی تەنانەت لە کتێبە دەرسیەکانی مەدرسەکانیشدا پەرەی پێدەدرێت. سەرەڕای هاندان و پەرەپێدانی توندوتیژی لەلایەن دەسەڵاتی ئیسلامی، ئەشکەنجەگەران و زیندانوانان لە تووڕەترین و بێبەزەیترین کەسەکان دیاری دەکرێن.
شەرفرۆشترین لە توولۆمپەنەکان لەلایەن ناوەندەکانی ئەمنیەتیەوە دادەمەزرێن. چەقۆکێشەکان لە هێرش بۆ سەرژنان و بۆ سەر خۆپیشاندانی دژی ڕژیم بەکاردێن. تەنانەت شەرفرۆش و قاچڵەکان لە زیندانەکان لە دژی زیندانیە سیاسیەکان هاندەدرێن. ئەمانە هەمووی بەشکەلێکن لە توندوتیژی بەرنامە بۆ داڕێژراو لەلایەن ڕژیمەوە. شەڕ لە کوردستان لە دژی خەڵکی کورد و ناردنی تۆرۆریستی ئیسلامی بۆ دەرەوەی وڵات و بەشداری سوپای پاسداران لە کوشتنی دەیان هەزار کەسی خەڵکی سووریا، عێراق، یەمەن لایەنێکی دیکەی واها سیاسەتێکن. ئەمە فرادە کە لە نێو ئاگر و خوێندا پەروەردەکراون کاتێک کە دەگەڕێنەوە ئێران بەرامبەر بە ناڕەزایەتیەکانی خەڵک بەکاریان دێن و ئەمە خۆی فاکتۆرێکی گرینگە لە بڵاوبوونەوەی توندوتیژی لە کۆمەڵگای ئێران. بۆ کۆتایی هێنان بەم توندوتیژیە جێگیرکراوە بۆ پێشگرتن بە تووڕەبوون و نائارامی دەرونی کە لەژێر پێستی کۆمەڵگادا لە جوڵەدایە و ڕنگدانەوەکەی لە چوونە سەرەوەی شەڕەکانی سەرشەقامەکاندا دەیبینین، بۆ کۆتایی هێنان بە بێمافی هەڵاواردن و گەندەڵی و دزیەکانی نجومی، بۆ کۆتایی هێنان بە هەژاری و نەداری ڕۆژ لەگەڵ ڕۆژی زیاتری جەماوەری خەڵک ڕێگایەک نییە بێجگە لە ڕووخاندنی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە ئێران.